هاوکاتی هەروە دێ و زیادبوونی قەیرانە ئابوووریەکان لە کۆماری ئیسلامی ئێراندا ڤایرۆسی کۆرۆناش بڵاو دەبێتەوە. وەکو کاربەدەستانی ئێرانی خۆیان ئاماژەی پێدەکەن، ئەمەش قەیرانێکی ترە زێد بۆتە سەر تەواوی ئەو کێشە و گرفتانەی کە لە ئێراندا هەن. خۆش هاتنەوە بۆ چاوی واشنگتن. لە بەرنامەی ئەمڕۆدا باس لە کۆرۆنا لە ئێران و ژمارەیە دۆسەی تریش دەکەین. بەهۆی قەیرانی کۆرۆناوە لە ئێراندا کێشەکان هێندە قوڵبوونەتەوە، وای کردووە کاربەدەستانی ئێرانی چەندێک بتوانن بە زوویی ئەو ڕێوشوێنانە هەڵگرن کە بۆ خۆپاراستن دانراون. بۆ من خۆشتر و باشتریشە بمرم وەک لەوەی ڕوبەڕووی هەزاران خاوەن قەرز ببمەوە و داوای پارەکانیان بکەنەوە. من ئەمە بە قۆناغی دووەمی کۆرۆنادا دەنێم. کۆماری ئیسلامی ئێران لە ڕێی وەزارەتی تەندروستی وڵاتەکەوە هەموو ڕۆژێک ئاماری زیانە گیانیەکانی ڤایرۆسی کۆرۆنا بڵاو دەکاتەوە، بەڵام وەک شیکەرەوە ئاماژەی پێدەکەن هیچ یەکێک لەو ئامارانە جێی متمانە نییە. بۆ ئەم پەتایش کە ئێستا کە بەرەوشی تەواوی دنیای گرتۆ بەداخەوە ئەوەندە ئامارەکان هەڵەن کە هەندێک جار دەبێتە گەبجار، وەک دۆزینەوەی ئامێرەی کە سپای پاسدارانی ئەم وڵاتە دەڵێ ئامێرێکمان دۆزیوەتەوە کە دەتوانێت ڤایرۆسی کۆرۆنا بدۆزێتەوە کە دەرکەوت کە وە شتێکە دوور لە ڕاستی. لە هەموو بوارەکاندا لە ئاماری توشبووەکان لە ئاماری ئەو کەسانێک کە فەوتیان کردو بە وتەی خودی ئەو کەسانێک کە بە شێوەیەک لە شێوەکان ئەندامانی قوربانیانی بنەماڵەکان بوون. بۆیە نەکون کۆنتترۆڵێکی ئەو تۆکراوە نە پێم وایە بتوانێت چارەسەرێکی ئەو توپ دۆزێتەوە بە تایبەتی ئێستا کە خەڵک هاان دەدەن کە بێنەوە سەر ئیش و کارەکانیان و قەڵەباڵق بێتەوە شەقامەکان. من پێم وایە دەبێت شایدی ئەوەی بین کە کۆرۆنا بەرەو پیچێکی زۆر توندە ئاژوێ. هەروەک شیکەرەوە ئاماژەی پێدەکەن لە ساڵی 1970 هاتنە سەردەسەڵاتی کۆماری ئیسلامی ئێران هەتا ئێستا بە هیچ شێوەیەک ڕژێمی ئێرانی بەرژەوەندیەکانی خەڵکی لەسەر و بەرژەوەندیەکانی خۆیەوە دانەناوە. وەک هەمیشە تاران هەوڵی داوە ڕوانینە دروست بکات کە قەیرانی ڤایرۆسی کۆرۆنا لە ژێر کۆنتترۆڵدا، بەڵام لە ڕاستیدا ئەوە دوورە لە ڕاستیەوە. ئەوەی دەیبینن لە ژمارەی ئەوانەی گیان لەدەست دەدەن و ژمارەی ئەوانەش کە تووشیان پەتایە دەبن نیشانەیە بۆ تەشەنەکردنی پەتاکە لە ئێراندا. ئەوەش کە ڕۆحانی حکوومەتەکەی کاری بۆ دەکەن بۆ کرانەوە دەبێتە مایەی دوو هێندەکردنی کاریگەریەکانی ئەم ڤایرۆسە، چونکە ئەم ڕژیمە بەرژەوەندی ئابوووریەکانی خۆی لەسەر و بەرژەوەندیە کۆمەڵایەتی و گشتیەکانی خەڵکەوە دەبینێت، هەر بۆیە ژیانی هاوڵاتیان دەخاتە بەرمەترسی پەتای کۆرۆناوە. بۆ بەرنامەی ئەمڕۆی چاوی واشنگتن میوانداری خالد عەزیزی سکرتێری گشتی حزبی دیموکراتی کوردستان دەکەین بۆ باسکردن لەو تەوەرانەی لە سەرەتای بەرنامەدا ئاماژەمان پێکرد. کاک خالد، سەرەتا زۆر سپاس دەکەم بۆ ئامادەبوونت لەم بەرنامەیەدا. زۆر سپاس بۆ ئێوەش. کاک خالد، قەیرانی کۆرۆنا لە ئێراندا چ شتێکی زێت کردووەتە سەر ئەو وڵاتە؟ ئەگەر ئێمە ئاوڕێکی کردووە ڕابردووی کار و کردار و ڕەفتاری کۆماری ئیسلامی بدەینەوە لە 40 ساڵی ڕابردوودا بەگشتی و لە چەند مانگ و چەند حوتووی ڕابردوودا دیسان بە تایبەتی تەبیعەتەن لەگەڵ کۆمەڵێک سێناریۆ ڕوبەڕووی دەبین. هێندێک لەو سێناریۆیانە وە بیرهێنانەوەی ڕابردوویە، هێندێکشیان بە جۆرێک تێکەڵ دەبن لەگەڵ ئەوەی کە ئێران لە داهاتوودا چی لێ دێتەوە. خەڵکی ئێران بە گشتی و نەتەوەی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان زۆریان عادەت بە قەیران و بوحران کردووە. بۆیە بۆ قەیران و بوحرانەکان لە ڕاستیدا نامۆ نین. بە تایبەت زۆربەی زۆری ئەو قەیران و بوحرانانە کە کۆماری ئیسلامی بۆ خۆی دروستی کردووە یا بۆ خۆی خۆڵقێنەری بووە. بەڵام ئەوەی مربوط بە کۆرۆنایە تەبیعەتەن کۆرۆنا دیاردەیەکی نوێیە، دیاردەیەکی جەهانیە کە زیاد بووە بەسەر کولی قەیرانەکانی ئێراندا و لەو قەیرانەشدا کۆماری ئیسلامی لە سەرەتاوە جۆرێک تەعاملی لەگەڵ کرد، بەرژەوەندیەکانی سیاسی و دەسەڵاتی خۆی بەلاوە گرنگتر بوو تاکۆوەی کە لە کاتی خۆیدا معلوماتی پێویست بدا بە خەڵکو بە جۆرێک شەفاف بێتن. بەڵێ کاک خالد، ڕژێمی ئێرانی توانیوێتی سوود لەم قەیرانە ببینێت، چکە زۆرێک لەسەر چاوە ئاماژە بەوە دەکەن کە هەمیشە ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران
قەیران بە قەیران چارەسەر دەکا ئەم قەیرانە ئەلبەتە ڕووی کردووەتە ئێران نەک بڵێن قەیرانێک بێ ڕژێمەکە خۆی دروستی کردبێ بەڵام توانیوێتی سوودی لێ ببینێ ئەگە ئاماژە بە چەند فاکتۆر بکەم دەکرێ بڵم بۆ کوردخایان سوودی لێبینیوە یەکەم ئەوەی کە لە ئێران خۆپێشاندانەکان لە مانجی ئاباندا ڕوویاندا و کۆمەڵانی خەڵک هاتنە سەر شەقام زۆری دەنگداوە ناڕەزایەتێکی وەسیع و بەربەرین بوو لە دژی کۆماری ئیسلامی دووهەم بە دوای ئەودا قەزەی کوژرانی قاسمی سلەیمانی دیشان بە جۆرێک لە غروری کۆماری ئیسلامی بوو ئەوە شکستێک بوو بۆ ئەو بە دوای ئەودا قەزەی کەوتنی هەواپەیما ئۆکراینەکە کە لەسەر ئێران لە ئاستی نێودەوڵەتیشدا بوو بە ماڵ ئەوە شەر بۆ خۆی جۆرێک بە زەرەری کۆماری ئیسلامی تەوا بوو لە ئیدامەی هەمووی ئەوانەدا ئینتخاباتی مەجلیسی شۆرای ئیسلامی کە زۆربەی کۆمەڵانی خەڵک بەشداریان نەکرد ڕاستەوخۆ ناڕاستەوەخۆ بۆ جارێککە شەرعیەتیان نەدا بە کۆماری ئیسلامی لەسەرێک هەمووی ئەو قەیرانانە ئەگەر کۆرۆنا نەبوایە لە ئیدامەی خۆیاندا بە باوەڕی من کۆماری ئیسلامی لەگەڵ چالشێکی بربەرینی نێوەخۆیی و نێودەوڵەتی و ناوچەی ڕوبەڕوو دەکرد بەڵام قەیرانی کۆرۆنا بوو بەهۆی ئەوە کە هەم حکوومەت و هەم خەڵک بە جۆرێک ئەولەویەت بەوە بدەن چۆن لەگەڵ کۆرۆنا ڕوبەڕوو بنەوە و جانی خۆیان و کۆمەلگایەکە نەجات بدەن کاک لە دەروک خۆش دەزانیت و گوێشمان لێبوو کە زۆرێک لە شیکەرەوە لەو بڕواایەدان ئەو ئامارانەی کە لە کۆماری ئیسلامی ئێران سەبارەت بە زیانە گیانیەکانی ڤایرۆسی کۆرۆنا بڵاو دەکرێنەوە جێی متمانە نین من لەگەڵ ئەمەدا حەز دەکەم لە جەنابە بپرسم ئەی ئەو ڕێوشۆنانەی کە کۆماری ئیسلامی ئێران گرتوونیەتە بەر بۆ پاراستن یا بۆ چاکبوونەوە بۆ کۆنتترۆلکردنی ئەم ڤایرۆسە ئەمانە متمانەی دروست کردووە لە لای خەڵک تا ئەوجێ پەیوەندی بەلایەنی پزیشکی و تەندروستیەوە هەیە ڕەنگە من لەو بوارەدا زۆر شارەزانە بنم نەتوانی نەزەر بدەم بەڵام کۆمەڵانی خەڵک لە ئێران بەگشتی و کۆمەلگای نێودەوڵەتی احتیمادێکی زۆر بە کۆماری ئیسلامی ناکەن و بە پێی ئەو تەجروبەیە تەبیعەتەن هەر کاتێک قسە لە ئامار و لە چۆنێتی مدیریەتی قەیرانێک لە ئێران دەکرێت زۆر زوو خەڵک زۆر بۆیان عادیە بڵن کۆماری ئیسلامی ڕاز ناکات درۆ دەکات هەرچەند مانگ پێشتر قەزەی هەواپەیما ئۆکراینەکە بە ئاشکرایدی ئەوەڵ درۆیان کردووە لە سەریان سابت بوو بۆیە من بەش بە حاڵی خۆم پێم وانە شێوەی مدیریەتی قەیرانی کۆرۆنا وە چەند و چۆنی ئەو ئامارانە زۆر جێگای متمانە بێ هۆیەکەشی ئەوەیە کۆماری ئیسلامی هەموو بحرانێک و هەموو قەیرانێک و هەموو ئامارێک و هەموو مدیریەتێک لە سوێنگەی چەند و چۆنی سەقامگیرکردنی دەسەڵاتی خۆی چاو لێ دەکات و بە پێی بەرژەوەندی خۆیەوە تەعامل لەگەڵ هەمووی داتا و فاکتا و ئەرقامێک دەکاتن بەڕای جەنابێت ئێرانی پێش کۆرۆنا هەمان ئەو ئێرانە دەبێت کە بگوترێ ئێرانی پاش کۆرۆنا من پێم وایە شوێنەواری کۆرۆنا لە بۆعدی ئابووری کۆمەڵایەتی خانەوادەجی ئینسانی سیاسی ئەمنیەتی لە تەواوی دنیا وە گەبڕێک بینەوە خواردتر لە ناوچەکە و لە ئێراندا زۆر بربەرین و وەسیع دەبێت من پێم وایە بحرانی کۆرۆنا و عوارزی ئەو بحرانە دوای کۆرۆنا بە قەولی فارسی داڵ بەرمەزید دەبێت لە ئێران دێتە سەر هەمووی قەیرانەکانی دیکە و ئەو قەیرانانەکە بە هەموو خڕ دەبنەوە تەبیعەتەن مەجالی زۆرتر بۆ خەڵک دەدا کە کۆماری ئیسلامی زۆرتر بخەنە ژێر پرسیار و بەو جۆرە کۆماری ئیسلامی پتر بکەوێتە بەر تووڕەیی و ناڕەحەتی و ناڕەزایی کۆمەڵانی خەڵک شاید دوای کۆرۆنا و پێداچوونەوەیەک بەسەر کارنامەی تەعاملی کۆماری ئیسلامی لە قەزەی کۆرۆنا لەگەڵ ئەو بحرانە زۆر فاکتا و دادا و ئاماری دیکە بێتە گۆڕێ ئەو وەختی ببن بە مەسائلی جددی پێت وایە ئەمانە هەر هەمووی ئەمریکا تا ئێستا باسمان کرد کاردانەوەیکی گەورەی سەرتاسەری لە ئێراندا بە دوای خۆی بێنێ بەستە بەوەیە قەیرانی کۆرۆنا ئوسوولەن بێکاری لایانی ڕەوانی لایانی خانەوادەجی لایانی کۆمەڵایەتی ئەو بحرانە لەسەر ئینسانەکان و تاکەکان لە هەموو بوارێکەوە چەندە تەئسیر دادنێ و ئوسوولەن ئایا دوای ئەو قەیرانە دنیا بەگشتی و ئێران بە تایبەتی خەڵک چەندە تووشی ئەفسوردەجی دەبن و ئەو ئەفسوردەجیە چەندە تەئسیر دادنێتە سەر ژیانی خەڵک و کۆمەلگا و هەمووی ئەوانە بۆیە ڕەنگە ئێستا بڕێک زەحمەت بێ کە من بەسەراحەت بەڵام چی لێ دێتەوە بەڵام دڵنیام کە گرفت و کێشە و ئاستەنگەکان لە دوای کۆرۆنا بۆ کۆماری ئیسلامی زۆرتر دەبێت و خەڵک حەقێکی زۆرتریان هەیە
بە بۆچوون و دید و ڕێگا حەلی تازە بێنە مەیدان و تەوەقعات و متالباتیان لە کۆماری ئیسلامی هەبێ کە تا ئێستا نەیتوانیوە وەڵامیان بداتەوە و جێبەجێیان بکە. دەسەڵاتدارانی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران هەمیشە هەوڵ و تەقەلایان داوە کە هەرچی دەرفەتێک بێتە ئاراوە بیقۆزنەوە بۆ ئەوەی بتوانن متمانەی ناو گەلانی ئێران بەدەست بێنن. لە دۆسیە و کێشەی کۆرۆنادا نابێت ئێمە پلانگیریەکانی دژمنان فرامۆش بکەین وەروە شێزە شەڕەنگیزیەکەی ئەمریکا دژمنایەتی ئەوان ڕێک و ڕەوان بەرامبەر کۆماری ئیسلامی ئێرانە. لەگەڵ ئەم هەموو ڕەوشەنە هەموارەی کە کۆماری ئیسلامی ئێرانی گرتووەتەوە بەڵام هەتا ئێستا هیچ ئاماژەیەک دیار نییە بەوەی کە ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران سیاسەتەکانی خۆی لەسەر هەردوو ئاستی هەم ناوخۆ و هەم دەرەوەش بگۆڕێ. ڕەفتارە خراپەکانی ئێران پشتیوانیەکانی لە تەرۆریزم خراپکاری فەرمانڕەوایەتی لە ئێراندا لە ڕاستیدا لەم سەروەختی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناژدا زیاتر پەرەیان سندووە. ئێران لە سەرەتادا بڵاوبوونەوەی ئەم ڤایرۆسەی بەهێند وەرنەگرت. ئێران ڕووی پەنجەی تاوانی دەکردە ڕۆژاوا لە کاتێکدا ڤایرۆسەکە لە ڕۆژهڵاتەوە بڵاو دەبووە. لەگەڵ هەموو ئەمانەشدا ئێران درێژەی داوە بە دابینکردنی چەک و دارایی و کەرەستەوە و پشتیوانی تر بۆ میلیشیا شیعەکانی ناوچەکە و بەتایبەتیش لە عێراقدا. لە ناو ئێرانیشدا پاسداران کە هێزی سەرکوتکردنی خەڵکە بەشی هەرە زۆری بودجە بۆ پاسدارانە لە کاتێکدا دەبوایە ئەو داراییە زۆرە بۆ بەرەنگاربوونەوەی کۆرۆنا تەرخان بکرایێت. وێڕای سزاکان وێڕای ئەم پەتایش هێشتا ئێران ئایدۆلۆژیای هەناردەکردنی شۆڕشەکەی بە پلەی یەکەمدا دەنێت و ئەڵبەت خەڵکی ئێران باجەکەی دەدەن. وەک شیکەرەوە ئاماژەی پێ دەکەن کۆماری ئیسلامی ئێران سیاسەتێکی تایبەتی گرتووەتە بەر واتە ئەو جۆرە سیاسەتەی کە پێی دەگوترێ نەدانوستاندن نەشەڕ. ئێران بەتەمایە هەمان تێزی خامنەیی نۆنێگۆشیشن نووار ڕەچاو بکە بۆ ئەوەی کە بتوانێت لەو قەیرانی کە بەسەریدا سەپاوە پێی وایە بتوانێت خۆی دەرباز بکە. دنا ئەگەر قایل بەوەی بین کە ئەساسەن لەم ساختارەدا لەم پێکاتێدا ڕیفۆرمێک ساز بێ ئەوە شتێک بنێ کۆماری ئیسلامی نامێنێت. جا بۆیە پێم وایە هۆکارەکەی ئەوەی کە هیچ ئاڵوگۆڕێک لە ڕەفتارەکانی کۆماری ئیسلامیدا بەدیناکەین دەگەڕێتەوە سەر ماهیەت و جەوهەری ئەم سیستمە کاڵگەری ڕیفۆرمیە. تەنانەت ئەوان لە نێو باڵەکانی خۆیاندا نەیانتوانی و تابشتی ئەویان نهێنا کە ڕیفۆرم و ئیسلاح لە نێو خۆیاندا ساز بکەن. کاک خالد دەگەڕێمەوە بۆ لای جەنابەت بۆ خۆت دەزانی ئێران لە زۆرە لە لێدوانەکانیدا هەوڵی داوە سزاکانی کە ئەمریکا سەپاندونیەتە سەر ئێران بەکار بهێنێ وەک ئەوەی کە بڵێ ئەوانە هۆکارن بۆ بڵاوبوونەوەی زیاتری ڤایرۆسی کۆرۆنا یا پەتای کۆڤید-19 لە ئێراندا. جا پرسیارەکە لەوەدایە ئایا ئێران دەتوانێت ئەو متمانەی کۆمەڵگەی نەونەتەوەی بەدەست بێنێ؟ بە هیچ جور ناتوانێت ئەو متمانەیە نە لە ئاستی کۆمەلگای نێودەوڵەتی نە لە نێوە خۆدا بەدەستی بێنێ. هۆیەکەشی زۆر ڕوونە لە تەواوی قەیرانەکانی پێشوشدا کە کۆمەڵانی خەڵک لە ئێران ڕوبەڕووی بوونەتەوە وە کۆماری ئیسلامی بۆ خۆی عامیلی و قەیرانانە بۆ پوڵ و پارەیەکی زۆر لە سەرۆت و سامانی ئەو خەڵکە کە لە دەست کارمەندان و موسسات و خەڵکی دەوروبەری خامنەی و موسساتی ئەودا بووە بە ئاشکرا لە کاروباری ناسەخان گیرکردنی ناوچەکە و دەستێوەردان لە وڵاتانی دیکە و کاروباری تەرۆریستی و لەوانە خەرج کراوە. ئەوە ملیار دۆلار و ڕۆژانە ئەو ئامارانە هەر بڵاو دەبێتەوە کۆمەڵانی خەڵکیش دەزانن. جاگەر وایە هەر ئەگەر ئێمە ئەو فاکتۆرە بکەین بە مەمنایەک نەخێر ئەو ئیدعای کۆماری ئیسلامی دروست نییە. کۆماری ئیسلامی لەلایەک پارە لە دەرەوە بۆ ماجراجویەکانی خۆی خەرج دەکات. ئەو پارەیە ئەگەر لە ئێراندا اختصاص دابە بەوەی کە چۆن مدیریەتی بحرانی کۆرۆنا بکە دڵنیام کۆمەڵانی خەڵک لە ئێران تا ڕادەیەکی زۆر دەیانتوانیت لەسەر چەند و چۆنی ئەو مەسئلە بۆ خۆشیان فێرمن چۆن تەعامل لەگەڵ کۆرۆنا بکەن. بۆیە بە باوەڕی من ئەو ئیدعای هیچ دروست نییە و نە لە نێوە خۆی ئێران خەڵک و نە لە ناوچەکە و نە لە ئاستی نێودەوڵەتی کەس لێ قبول ناکە بە هەمووی ئەو تەجروبانەی کە لە ڕابردووی کۆماری ئیسلامی لە چەند و چۆنی تەعامل لەگەڵ قەیرانەکان هەیە. لەگەڵ ئەوەشدا کە جەناب دوای ئاماژە پێدەکەی دەڵێ هیچ لایەنێک یا هیچ کەسێک ئەم ڕەفتارانە لە ئێران قبول ناکە بەڵام نە سزاکانی ئەمریکا سەپاندونیەتە سەر ئێران نە ئەم قەیرانە گەورە تەندروستی ئابووریەی بەهۆی کۆرۆناشەوە
تووشی ئەم وڵاتە بۆ وهای نەکردووە ئاماژێ لە ئارادا بێ بەوەی کە کۆماری ئیسلامی ئێران سیاسەتەکانی خۆی لەسەر ئاستی ناوخۆ و هەروەها لەسەر ئاستی دەرەوەش ناوچەکە مەبەستمە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بگۆڕێت بەڕای تۆ وایە؟ من پێم وایە کۆماری ئیسلامی لە هەمووی ئەو سێناریۆ بربەرونە و هەمووی ئەو فاکتۆرانەی کە تێدا هەیە یەک شتی بەلاوە گرینگە ژمانەوەی خۆیەتی هەموو استراتێژەکەی ئەوەیە بە سەرفکردنی پوڵ و پارە بە چەند و چۆنی دەخالەت لە وەزیەتی ئەمنیەتی ناوچەکە بە چەند و چۆنی تەعامل لەگەڵ کۆرۆنا لەگەڵ ویست و داخوازەکانی کۆمەڵانی خەڵک هەمووی ئەوانە یەکشت تەعقیب دەکا ئەویش ئەوەی ئەو حکوومەتە چۆن بمێنێتەوە بە هەر قیمەتێکی مناسب بێ جا بۆیە ئەو مادام لەسەر ئەوە کار دەکا و هەروەکی ئاماژەم پێکرد لەو پەڕی فەقیری و بێدەرەتانی و بێکاری خەڵک لە ئێران و ئەو وەزعەتەی کە لە کوردستانی ئێران هەیە ئەوەی بۆ کۆماری ئیسلامی مهمە دیسانەکانە مانەوەی خۆەتی و ئەو مانەوەش لەسەر ئەساسی دروستکردنی احتیمال لە نێو کۆمەڵانی خەڵکدا دانانیە بەڵکو بە پێچەوانە لەسەر سیاسەتی زەبر و زۆر و ئاژاوەگوێڕی لە منتەقەکە و هەروەها بە چاوی ئەمنیەتی چاولێکردن لە کوردستان چاولێ دەکات. کاک خالد ئەم جۆرە سیاسەتانەی ئێران کە بەکاری دێنێ بۆ مانەوەی خۆی ئەگەری ئەوە هەیە ببێتە کارتێکی فشار وەکو بڵێ کاردانەوەیکی پێچەوانە دروست کا بەسەر خۆیدا لەلایەن خەڵکەوە ببێ بە کارتێکی فشار دژی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران بەکاربهێنرێ؟ ئەگە چاوێک لە خۆپێشاندانەکان لە چەند ساڵی ڕابردوو بە تایبەت لەو دوایانە بکەین ئەگە چاوێک لە چەند و چۆنی بەشداری خەڵک لە انتخاباتی مەجلیسی شۆرای ئیسلامی بکەین هەمووی ئەوانە دەردەخا بەڵە کاردانەوەی لە نێو خەڵکدا هەبووە ڕۆژ بە ڕۆژ تعدادی ئەوانەی کە کۆماری ئیسلامیان ناوێ زیاتر و زیاتر دەبن ڕۆژ بە ڕۆژ تعدادی ئەوانەی کە لە نێو کۆماری ئیسلامینە خودین کەمتر دەبێتەوە ئەوانەی کە غەیرە خودین زیاتر دەبێت هەمووی ئەوانە نمونە و فاکتۆری باشن کە کۆماری ئیسلامی بەڵێ لە نێو کۆمەڵانی خەڵکدا احتیمادی کەمتر پێدەکرێت خەڵک کەمتر لێ رازینە و هەمووی ئەوانە نەتیجەی کاردانەوەکانی ئەو سیاسەتە غەڵەتانە و نامەسئولانەی کۆماری ئیسلامی بووە لە چەند و چۆنی تەعامل لەگەڵ ویست و داخوازەکانی کۆمەڵانی خەڵک لە ئێران و خەڵکی کوردستانیش بە تایبەتی ئەوە زۆر دروستە کاک خالید کە خۆپیشاندانەکان هەم ئەستیان بەرزتر دەبێتەوە لە کۆماری ئیسلامی ئێراندا و هەم زیاتریش بوون یعنی بە بەراورد لە 15 ساڵی پێشووی ئێراندا ئێستا خۆپیشاندان وەکو بڵێ بۆتە دیاردەیەکی ئاسایی بەڵام کێشە سەرەکیەکە لەوەدایە ئەم خۆپیشاندانانە ڕێبەرایەتیەکیان نییە کە بتوانێت ئاڕاستەیان بکە ئەم خۆپیشاندانانە هەتا ئێستا مانیفێستێکی تەواویان نییە کە خەڵک بتوانێت هیوایەکی لەسەر بنیا بنێ ئەوە یەکێک لەو گرفتانەی کۆمەلگای ئێرانە تا ئەوجێ پەیوەندی بە خەڵکەوە هەیە بە کورد و غەیرە کورد تا ڕادەیەکی زۆر ترسیان لە کۆماری ئیسلامی شکاوە و بە ئینسافەوە بازێکی زۆریش دەدەن بە خۆپێشاندان و احترازات و ناڕەزایەتی لە دژی کۆماری ئیسلامی دەکرێت بەڵامچیان تێدا نەهێشتوتەوە بەڵام گرفتی سەرەکی وە گلەی سەرەکی لە ئۆپۆزیسیۆنی کۆماری ئیسلامی بە هەمولایەکەوە بەداخەوە لە ئێران ئۆپۆزیسیۆن لە دژی کۆماری ئیسلامی بربەرینە مخالفەت زۆرە ئەحزاب و ڕێکخراوی سیاسی و لە دژی کۆماری ئیسلامی لە دەرەوەی ئێران زۆرن بەڵام تا ئێستا دیارە بەخۆشیەوە بڵام زۆرن بەڵام بەداخەوە تا ئێستانەیان توانیوە ئەو لایەنانە یەک بگرن یعنی من چەند جار ئاماژەم بەوەوە داوە کە دەڵام ئۆپۆزیسیۆن بوون هونەر نییە مخالفەت لەگەڵ کۆماری ئیسلامی لە ئێران بۆتە شتێکی عادی وەک بەدیهیا دواتە یا بە قەولی فارسی تەوزیعی وازعاتە بەڵام ئەوەی کە هونەر و ئەسڵە ئەوەیە ئێمە چۆن ببین بە ئەڵتەرناتیڤ و بەدیل لە دژی کۆماری ئیسلامی کاتی خەڵک بە ئاشکرا بە کۆماری ئیسلامی دەڵان نا ئەدی بە چێ بڵان بە زاوە گرفتێکی گەورەی ئۆپۆزیسیۆنی کۆماری ئیسلامی لە ڕاستیدا کە بەداخەوە تا ئێستانە ئەتوانیەوە ببین بە بەدیلێک بە ئەڵتەرناتیڤێک بەڵام دیسان من خۆشببینم گەشتبینم چونکە لەو باوەڕەدام عمری دیکتاتۆرەکان و ئیستبدادەکان تاسەر نییە و لەو چێبڕچێدا خەڵک سەردەکەوێت و هیوادارم لە داهاتوودا بە دەرزوەرگرتن لە هەمووی تەجاروبی چۆنێتی تەعاملی خەڵک لەگەڵ کۆماری ئیسلامی لە پەیوەندی لەگەڵ و بوحرانانە و بە تایبەت دوای قەزێ کۆڕۆنا ئۆپۆزیسیۆنی ئێرانی باشتر بە خۆیدا بێتەوە و ببێ بە ئەڵتەرناتیڤ و بەدیلێکی باش لە دژی کۆماری ئیسلامی پێت وایە ئەو سزانەی کە ئەمریکا سەپاندونیەتە سەر کۆماری ئیسلامی ئێران هەروەها لە پەراوێزنانی ئێران لەسەر ئاستی جیهانی ئەمە کارێکی وا بکە
پەلە بکرێت لە پرۆسەی دروستکردنی ئەڵتەرناتیڤ بۆ ئەم ڕژێمی ئێستا لە ئێرانە لە دەسەڵاتدایە؟ هەمووی ئەوانە دەتوانێت تەسیردا بنێ مادام ئێران بۆتە بە مەسئلەیەک لە سێناریۆی ئەمنیەتی جەهانی هەروەها ئەمنیەتی ناوچەیی و هەروەها لە نێوە خۆی وڵات کۆماری ئیسلامی عاملی ئەو بحرانانە و عاملی ئەو محاسرەی اقتصادیە کە لەسەر ئێران هەیە تەبیعەتەن خەڵک ئەویان بۆ مەسئلەیەوە بۆیە ژەو ئیحترازات و ناڕەزایەتیانە ڕۆژ بە ڕۆژ بەربەرین دەچێتە پێشیە. من لەوەدا گومانم نییە کە هەمووی ئەوانە دەبن بە مەسئلە لە دژی کۆماری ئیسلامی لە داهاتوشدا و دەتوانن تەسیردا بنێن لە پێداچوونەوەیەکی ئۆپۆزیسیۆنی ئێرانی کۆمەلگای ئێرانی یا ناوچەکە بەگشتی لە دژی ئێران. لە پەیوەندی بە ئەمریکاوە من دەگەڕێمەوە بۆلات کاک خالێد ئەڵبەتە ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران بەردەوام هەوڵەدا ئەو جۆرە گوتارە لەگەڵ خەڵکی خۆیدا بەکار بێنێ کە نیشانی بدا گوایە ئەمریکا دژایەتی گەلانی ئێران دەکات لە کاتێکدا گەورە کاربەدەستان لە ڕۆژئاوا بەتایبەتیش لە ئەمریکادا ئاماژە بەوە دەکەن کە هەموو کاتێک سیاسەتەکانی ئەمریکا بۆ نمونە زیاتر بەرامبەر بە ڕژێمی ئێرانە نەک بە گەلانی ئێران بەڵام ڕێبەرانی ئێران گوتارێکی تر و جۆرێ لە لێکدانەوەی تر بە خەڵکی خۆیان دەڵێن. ئەوە کاتێکی باش بوو هەروە دەرفەتێکیش بوو بۆ ئەمریکەکان تا داوای لێبوردن بکەن بەوەی هەڵەکانیانەوە. ئەمە دۆسیەکی مرۆڤانەیە دەرفەتێکی زۆر باش بوو بۆ ئەمریکەکان تا لا ڕێبازە هەڵەکانیان پاشگەز ببنەوە کە بژاردەی خۆیان بوو تەنها یەک جار بە دەوڵەتی ئێران بڵێن کە دوژمنی گەلی ئێران نین. هەڵبەتە هەروەکو پێشتریش ئاماژەمان پێکرد ئەم لێدوانانەی گەورە کاربەدەستانی ئێرانی لە کاتێکدایە کە ڕێبەران لە ئەمریکادا ئاماژە بەوە دەکەن هیچ کێشەیەکیان لەگەڵ گەلانی ئێراندا نییە بەڵام پرسیارەکە لەوەدایە ئەی بۆ ئۆپۆزیسیۆنی ئێرانی ئەمریکا تا ئێستا بۆ قەنەعەتە نەگەیشتووە لەلایەکی دیکەشەوە بنەواوەڕی من ئەوە زۆر گرینگە کە ئەمە لەسەر ئەوەی ساغ بینەوە کە ئەساسەن ئەگەر قەرار بێ ئۆپۆزیسیۆن کارێکیش بکە دەبێت تەواوی هێز و تواناکەی خۆی سەرمایه‌گوزاریەکەی خۆی لەسەر خەڵکەکەی خۆی بێ و ئەگەر سیاسەتەکانی ئەمریکاش هاوتەری بوو لەگەڵ ئەو خواستانەی ئۆپۆزیسیۆن ئەوە شتێکی باشتر. شیکەرەوە لەو بڕوایەدان کە سیاسەتەکانی ئۆپۆزیسیۆنی ئێرانی لە ناو و لە دەرەوەی وڵاتەکەش تەواو جیاوازە بە تایبەتی لەگەڵ سیاسەتەکەی بەڕێوەبەرایەتی سەرۆک ترەمپدا. سیاسەتی ئۆپۆزیسیۆن پڕە لە هەڵبەز و دابەز شتێکە حەزیش ناکەم قسەی لەسەر بکەم بەڵام لە کاتێکدا هەموو ئۆپۆزیسیۆنەکانی دەرەوە گۆڕینی ڕژیمی ئێرانیان دەوێت ئامانجی بەڕێوەبەرایەتەکەی ترامپ گۆڕینی ڕەفتارەکانی ڕژیمی ئێرانە جا ئەم دوو ڕوانینە جیاوازە چۆن بە یەک دەگەن ئەوە دەبێت چاوەڕوان بین. کاک خالێد ئەمێ بزانم هەڵسەنگانە چییە بۆ پەیوەندی ئەمریکا بە ئۆپۆزیسیۆنی ئێرانی و بەگشتی گرفتێکی سەرەکی یا بڵام سیاسەتی ئەمریکا لە پەیوەندی لەگەڵ ئێراندا لە عەرزی 40 ساڵی ڕابردوودا ڕاستەکەی سیاسەتێکی کەم و زۆر وەک سیاسەتها وەک هەڵوێست نەگۆڕ بووە. ئەویش هەمیشە دەڵێن ئێمە دەمانهەیە ڕەفتاری کۆماری ئیسلامی بگۆڕین نەک حکوومەتی کۆماری ئیسلامی مادام ئەوەیان کردووە بە بنەمای سیاسەتی خۆیان و کردویانە بە شابێکی سیاسەتی خۆیان تەبیعەتەن هەر ئیقدامێکی بیکەن هەر پرۆژەیەکی ئەمنیەتی نظامی سیاسی ئابووری لە دژی ئێران هەبێ بۆ ئەوەی فشار بۆ ئێران بێن و ڕەفتاری خۆی بگۆڕێ ئێران و ئەوەندەی پەیوەندی بە عیلاقاتی واشنگتۆن و تارانی شەوە هەیە لە دەورانی دموکراتەکان تا کۆمارەکان بە تەواوی فەرقی کردووە هەروەکی بۆ خۆتان باشتر دەزانن دموکراتەکان هەوڵیان دەدا ئێران بچێشنە نێو کۆمەڵێک گەمەی نێودەوڵەتی و ئیلزامات و تاحوداتی تێدا دروست بکەن بەڵام پرەزیدنت ترامپ سیاسەتێکی دیکەی گرتوۆتە بەرێ زۆرتر دەیهەوێت بە فشاری ئابووریەوەی کە بۆ خۆی دەڵا حەدی ئەکسەری فشار بۆ سەر ئێران مەجبور بۆ بکە بگەڕێتەوە سەر هێندێک تەوافقات و قەرارداد لەگەڵ کۆمەلگای نێودەوڵەتی لە پەیوەندی لەگەڵ پرۆژەی ئەتۆمی کە هەیەی. من لەو باوەڕەدام ئیشکالێکی کۆمەلگای نێودەوڵەتی یا سیاسەتی ئەمریکا تا ئێستا ئەوە بووە کەم خەڵکی ئێران و ئۆپۆزیسیۆنی ئێرانیان بەشدار کردووە زیینەفە کردووە لە مەشوەرەتی خۆیان و لە بەرنامە و پرۆژەکانی خۆیان بۆیە کێشەکە زۆر
بۆتە بە کێشەی واشنگتۆن لەگەڵ تاران وەک کێشەیەش لەسەر قەزیە ئەتۆمیە لەسەر قەزیە بەرجامە و لە سێناریۆیەکی ئاوادا لە ڕاستیدا خەڵک غایبە مادام خەڵکەکە غایبە تەبیعەتەن ئۆپۆزیسیۆنیش دەورێکی زۆری نابێت لە پرۆژە و پلانەکانی ئەمریکا لە دژی ئێران جا ئەگە بە کورتی ئەرزت بکەم مادام سیاسەتی ئەمریکا ئەوەیە کە دەیهێوە ڕەفتاری ئێران بگۆڕێ تەبیعەتەن لەو حاڵەتەدا بە دوای یارگیریدا ناچێ و نایهەوێت لەگەڵ ئۆپۆزیسیۆنی ئێرانی واردی معاملات و تعاملات و ئیلزاماتێک بێتن و تا ئێستاش هەر ئاوا ڕۆیشتۆ بەڵام بێگومان هەڵبژاردننی داهاتووی ئەمریکا لە مانجی نوێمبر دەکرێت کەم و زۆر تەسیری لەسەر ئەوە هەبێتن بەڵام کاک خالید زۆرێک لە شیکەرەوە ینی باز لەوە دەکەن ئەڵێن ئەگەر بێت و ئێران هەر یەکێ لەو ڕەفتارانەی خۆی بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بگۆڕێ بەمانای کۆتایی هاتنە بە ڕژێمەکە جەنابەت هاوڕای لەگەڵەوە من پێم وایە کۆماری ئیسلامی سیستمێک و خوێندنەوەیەک و تعریفێکی لە خۆی دروست کردو و بنەمایەک و چوارچاوەیەکی بۆ خۆی داناوە هەر پاشەکشەیەک لەو ناوچەیە بکە بە زەرەری تەواو دەبێت بۆیە گیری کردووە لە ڕاستیدا جمهوری ئیسلامی لە سێناریۆیەکدا گیری کردووە پاشەکشە دەکا هەر بە زەرەری تەواو دەبێت امتیاز دەدا هەر بە زەرەری تەواو دەبێت بۆیە لە ئیدامەی ئەو معادلەیەدا کە فشارە لەسەر ئێران و گەمەی نێو دەوڵەتی و کێشانی ئێران بۆ نێو هەمووی ئەو بازیانەدا لە ڕاستیدا هەر ئێرانە دەبێتە دۆڕاوەکە یعنی من بەستم ئەوەیە کۆماری ئیسلامی دەبێت بە دۆڕاوی ئەو قەزیە لێرەدا ڕۆڵی ئۆپۆزیسیۆن چییە تا ئێستا نەجیانی ڕۆژاوە نە ئەمریکاش ناتۆ بڵێ تەگەرێک لە بەردەم ئۆپۆزیسیۆنەکانی ئێراندا دابنێ ئۆپۆزیسیۆن وەک خۆ ئامادەکردنێک بۆ قۆناغی داهاتوو جا لە پاش کۆڕۆنا بێ لە پاش گۆڕینی ڕەفتارەکانی کۆماری ئیسلامی ئێران بێ لە ناوچەکەدا هیچ پرۆژەیەکی هەیە ئۆپۆزیسیۆن هەروەکی ئاماژەم پێکرد بەداخەوە بەربڵاوە و ئەو بەربڵاوێ لە نێو ئۆپۆزیسیۆنی ئێرانی و ڕوحی تەحمل نەکردنی یەکتر و لەگەڵ یەک نەحاوانەوە سابقەیەکی دوور و درێژی لە نێو خەڵکی ئێران و لە مێژووی 100 ساڵەی ئێراندا هەیە بەڵام مادام ئەگەر ئێمە ئەسڵەکە لە سەروەدا بنین کۆماری ئیسلامی چ تەوافق بکات و بچێشتێتە نێو تەوافق و پاشەکشەیەک یا چ ئاوا ئیدامە بدا هەر ئەو دەدۆڕێ ئەوە بۆ خۆی مەجالێکی باش بۆ ئۆپۆزیسیۆنی ئێرانی دروست دەکات بە تایبەت دوای قەزیە کۆرۆنا خوێندنەوەیەکی دیکە بکات لە چۆنێکی تعامل لەگەڵ خۆی لە تعامل لەگەڵ خەڵک لە نێوە خۆی وڵات تعامل لەگەڵ کۆمەلگای نێو دەوڵەتی و بە پەیامێکی سەریحتر و یەکگرتوو بێتە مەیدانەوە دقیقەن بچێتە نێو گەمەیە کە جمهوری ئیسلامینا بەڵام بۆ خۆی دێتە نێو ئەو بازیە ئەوە ئیلزامات و تاهوداتێکی زۆر بۆ ئۆپۆزیسیۆن دروست دەکات وەم پێم وایە ئەو بەحسانە لە داهاتوودا بە تایبەت دوای کۆرۆنا زۆرتر و زۆرتریش دەبێتە کاک خالید ئۆپۆزیسیۆنی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستاندا لەکوێی ئۆپۆزیسیۆنی گشتی ئێراندایە بە بەراورد لەگەڵ ئۆپۆزیسیۆنی ئێرانی و ئەحزابی ئێرانیەوە بەخۆشیەوە ئێمە حیزبەکانی کوردستان تا ڕادەیەکی زۆر یەکگرتووترین هەرچەنە و یەکگرتوویە لە ئاستی ئینتزاراتی کۆمەڵانی خەڵک نییە بەڵام ئێستا کە ئێمە ناوەندی هاوکاری ئێلانی کەم چەند حیزبێکی کوردی کوردستانی ئێرانمان دروست کردووە بێگومان ئامادەجیمان لە زۆر بار زۆرترە ئەگەر لە داهاتوو حاڵەتێک یا شەرایەتێک کاتە پێشەکە من پێی دەڵم سێناریۆ ناڕوونەکان استعداد و ئامادەجی بوون ئامادەجی بۆ ڕوبەڕووبوون لەگەڵوانەمان تێدا زۆرتر بێ ئەوە لایەکی قەزیە لایەکی قەزەکەی ئەوەیە دیکە ئەوەیە ئێمە وەک ناوەندی هاوکاری حیزبەکانی کوردستان چ وەک تاک و چ بۆ خۆمان بەیەکەوە لە گفتوگۆ و مزاکرەداین لەگەڵ ئۆپۆزیسیۆنی ئێرانی تێدەکۆشین کە پیان بڵێن ئێمەی کورد لە هەر ئاڵوگۆڕێکی داهاتووی ئێران چمان دەوێت و چۆن دەچینە نێو دروستکردنەوەی ئێرانێک لەسەر ئەساسی تەوافق کە هەموو لایەک بەشدارن لاشی دیکەیا بڵێن ناحیە سێومی قەزیەکە ئەوەیە ئۆپۆزیسیۆنی کوردی یا حیزبە کوردیەکان لە ئاستی نێودەوڵەتیشدا ئێستا خەریکین تێدەکۆشین کە وەک ناوەندی هاوکاری لە ڕاستیدا بچینە نێو معادلاتی مربوط بە ئێران و هەمووی ئەو هەوڵ و تێکۆشانە سیاسیانە دیپلۆماتیکانە یا فشارهێنان بۆ ئێران هەیە بڵێن ئێمە وەک کورد بەو جۆرە تەعامل دەکەین لەگەڵوانە ئەگە بە کورتی عەرزت بکەم بەخۆشیەوە ئێمە تا ڕادەیەکی زۆر یەکگرتووترین هێندێک هەماهەنگی و هاوکاریمان بەیەکەوە هەیە بەڵام هیوادارم کەەوە لە ئاستی خەبات و تێکۆشانی کوردی کوردستانی ئێران بێت و ئەو شێوە لە خەبات و تێکۆشان و هاوکاری تا ئاستێکی بەرزتریش بەرینە پێش بەڵام کاک خالید من حەزەکەم زۆر ڕازگۆیانە شتێکەیە لەگەڵ جەناب تا باسی بکەم من لە زاری زۆرێک لە هاوڕێ و دۆستانی ڕۆژهەڵاتەوە
کە قسە و باس کراوە یەکێ لە گلەیەکان کە لەلایەنە سیاسیەکانی کوردی ڕۆژهەڵاتی دەکەن ئەوەیە کە نەیانتوانیوە نوێنەرایەتیەکی تۆکمە بۆ خۆیان هەبێت لە ئەوروپادا بێ یا لە ئەمریکادا بەڵێ هەر حزبە بەجیا نوێنەرایەتی خۆیان هەیە پێشتریش نوێنەرانی هەم حزبی دیموکراتی کوردستان هەم حزبی دیموکراتی کوردستانی ئێران وە کۆمەڵەی زەحمەتکێشانی شۆڕژێری کوردستانی ئێرانی یعنی ئەوەیان پێڕاگەیاندەم کە بۆ لەمە دووە هەر کۆبوونەوەیەک بێ پێکەوە دەچن بەشدار دەکەن بەڵام ئایا ئەمەندە بەسە بۆ ئەوەی کە بڵین نوێنەرایەتی ڕۆژهەڵات لە پایتەختێکی وەکو واشنگتندا ئەوەندە تۆکمەیە کە بەڕێوەبەرایەتی بتوانێت گوێیان لێ بگرێ؟ ئەمن ئەو گلەیە بە تەواوی قبول دەکەمەوە و گلەیە لە جێگای خۆیدا هەیە حەقوایە ئێمە ئەو نوێنەرایەتیانە هەم لە ئەوروپا هەم لە ئەمریکا تۆکمەتر بکەین بە خۆشیەوە لەو دوایانەدا لانی کەم لە واشنگتۆن ئێمە هەماهەنجێکمان لە نێواندا هەیە کە بەرپرسی پەیوەندەکانی هەموو لایەکمان لەگەڵێک هەماهەنجان هەیە بە یەکەوە لە کۆڕ و کۆمەڵ و شۆنی پێویستە دەردەکەون ئەوە بخۆی هەنگاوێکی باشە لە ئیدامەی ئەوەدا بەڵێ مادام من ئەو ڕخنەیە قبول دەکەم وەم پێم وایە لایەنەکانی دیکەش قبولی دەکەن بە معنای ئەوەیە کە وە مەجال بۆ ئێمە دروست دەکات کە پێداچوونەوەیەک لەوە بکەین ڕاستێکی ئاستی یەکگرتووی خۆمان لە بوعدی نێودەوڵەتی و لە بواری دیپلۆماسیدا باشتر بکەین و بە دوواداچوونی زۆرتری لەسەر بکەین. کاک خالدە لەسەر پرسی ئۆپۆزیسیۆن و ئۆپۆزیسیۆنی کوردی من دەگەڕێمەوە بۆلات یەکێک لە گرفتەکانی ئۆپۆزیسیۆن لە ئێراندا بەگشتی ئەوەیە کە نەیتوانیوە متمانەی شەقامی ئێرانی بەدەست بێنێت خەڵکی ئێران بەعام پێم وانە بێ بەو شێوەی کە پێویستە گەیشتنەوە قەنەعەتی کە دەتوانن پاڵ و ئۆپۆزیسیۆنی خۆیان بدەن بە دژی کۆماری ئیسلامی و ئەو کارانێکە لە نێو خۆدا دەکرێت هەڵقوڵاوی تەنیا با بڵێن گلەیی و گازندەکان و ناڕەزایەتی خەڵکی نێو خۆیە بۆ هەر گۆڕانکاریەک لە ئێراندا وەک شیکەرەوە دەڵێن هاوڕاییەک هەیە کە گەلانی ئێران و زۆرێک لەلایەنە ئۆپۆزیسیۆنەکانیش لەو بڕوایەدان پێویستە ئەو گۆڕانکاریە لە ناو ئێرانەوە بێ نەک بە هاوکاری دەرەکی یاخو بەدەستی چێڕاستەوخۆی دەرەکی بێت پێم وایە ئێرانیەکان لەگەڵەوەدان کە پێویستە گۆڕینی ڕژیم لە ناو وڵاتەکەەوە بکرێت و گەلی ئێرانیش ئامادەیە بۆ ئەو گۆڕانکاریکردنە لەناوە ڕاستە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بووەتەوە کارێک بۆ چۆڵبوونی مەیدانەکانی خۆپێشاندەران بەڵام پاش کەمبوونەوەی ئەمپەتایە ناڕەزایەکان دەست پێ دەکەنەوە بەو شێوەیەکە لە ساڵەکانی 2017 هەتا 2020 بینیمان ئەی دەبێت بۆ ئۆپۆزیسیۆنی کورد لە ڕۆژهەڵاتە چۆن بێ ئایا دەتوانن لە دەرەوەی ئێران درێژە بە خەبات و ململانی خۆیان بدەن لەگەڵ ڕژێمی کۆماری ئیسلامی ئێراندا شیکەرەوە لەو بڕوایەدان ئەمە ئەرکێکی سەخت دەبێت پێم وایە کاتێک حیزبێکی سیاسی لە تایبەتمەندی شۆڕژێڕەکانی دادەماڵێ کارتێکەرێکی خۆشی لەنێ خۆ لە دەست دەدا یعنی نەدەتوانێت مەدانی چالاکی لەنێ خۆدا هەبێ و نەدەتوانێت لە پشت سنوورەکانی خۆی چالاکێکی ئەوتو ئەنجام بدە بۆیە ئەم پێم وایە دابەزینی حیزبە سیاسەکان لە قەندیل و نیشتەجێبوونیان لە باشووری کوردستان زەبرێکی گەورەی لە بزوتنەوەی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستاندا کاک خالد دەگەڕێمەوە بۆ لای جەنابەت مەسلەی متمانەی شەقامی ئێرانی بە ئۆپۆزیسیۆن بابەتێکی ئێجگار گرنگە ئایا هەر مەسلەی پەرتەوازەیی و شپرزەیی ئۆپۆزیسیۆنی ئێران و بێبەرنامەی ئۆپۆزیسیۆنی ئێرانە کەوای کردووە ئەو متمانەیە بەرەو کاڵبوونەوە بڕوە دەتوانێت زۆر شت بێ بەڵام بەلای منەوە دوو شتیان سەرەچین یەکەم ئۆپۆزیسیۆنی ئێرانی یا حیزبەکانی ئێرانی لە ماوەی ئەو 40 ساڵی ڕابردوودا بەشێکی زۆریان زۆر لە کۆمەلگای ئێران دوور کەوتونەتەوە و بەشێکیان بە قەولی مەشهور پیان لەسەر عەرز نەماوە مادام دوور بکەوێەوە پێت لەسەر عەرز نەبێ تەبیعەتەن لە لێکدانەوە و هەڵسەنگاندنەکاندا ڕەنگە زۆر دووچاری واقعبینی نەبن و لە ڕێگا حەلەکانیشدا نەتوانن ڕێگا حەلێک بێنە پێشەکە لە نێو خۆی وڵات قبول بکرێت ئەوە یەکێکیان دوو هەمیش ئەوەیە کە ئەو بەربڵاوی لە نێو خۆشیاندا ئەو بێ احتیمادی لە نێو خۆی وڵات لە نێویاندا دروست کردووە ئەوە دوو فاکتۆرێکی دیکەش ئەگە پێی زیادکەم ئەوەیە کە کۆماری ئیسلامی پوڵ و پارەیەکی زۆر خەرج دەکات و ئەساتێکی زۆری داناوە دەم و دەستگایەکی زۆری ئەمنیەتی مێدیایی سایبری داناوە بۆ بەدنێوکردنی ئۆپۆزیسیۆنی ئێرانی یعنی هەمووی ئەوانە حەقیقەتن بەڵام لە کوردستان وەزعەکە لە ڕاستیدا بەو جۆرە نییە کە بەو جۆرەی لە ئێران هەیە
چۆن بەو جۆرە نیە ینی بۆ خۆ دەزانی ئێستا زۆربەی لایەنە سەرەکیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بنکە سەرەکیەکانیان لە هەرێمی کوردستانی عێراقدایە نەک لە ناو کوردستانی ئێراندا. ئەوەی کە بنکە سەرچەکانی ئێمە لە هەرێمی کوردستانە و بنکە و بارەگاکانی ڕێبەرایەتی حیزب و موەسساتی بۆ نمونە حیزبی دموکرات و لایەنەکانی دیکە لەوەیە بە معنای ئەوە نییە کە ئێمە لە نێوە خۆی وڵات زۆر دوور کەوتوینەوە. من ئەگە یەکدوو نمونەت بۆ بێنمەوە بە خۆشیەوە جم و جۆڵی مەدەنی خۆسازماندانی مەدەنی موەسساتی مەدەنی نەهاتای مەدەنی لە ڕۆژهەڵاتی کوردستان لە چەند ساڵی ڕابردوودا زۆر چۆتە پێشێ. ئەگەر ئێمە لە هەمووی ڕووداوەکانی مربوط بە ژینگە لە بوومە لەرزەکان لە ڕووداوەکانی دیکە چاو لێ بکەین خەڵک زۆر زار خۆیان سازماندا و حیزبە سیاسیەکانیش پشتیوانیان لێکردوونە بۆی کە لەوێ لە مەیداندا بن. لانی کەم لە جەرەیانی موشکبارانی قەڵای دموکرات 4 ڕۆژ دواتر کۆمەڵانی خەڵک بەمانەوەیان لە ژوورەکانی خۆیان احترازێکی گەوریان بە کۆماری ئیسلامیدا کە بەڵێن لەگەڵ حیزبەکان هەن و بەتایبەت ئەو پەیامی حیزبی دموکراتی کوردستان و لایەنەکانی دیکەیان بە جدی وەرگرت. بۆیە دەکرێت بڵام ڕۆژهەڵاتی کوردستان لە ڕاستیدا فەرقی هەیە لەگەڵ بەقیە ئێران. حیزبەکانی کوردستانی ئێران هەرچەند بە شێوەی ئاشکرا لەوێنین و بنکە و بارەگاکانیان لە نێوە خۆی وڵات نییە بەڵام خۆشیەوە تا ئێستاش کەم و زۆر علاقات و پەیوەندی لەگەڵ نێوە خۆ هەر بەردەوام هەیە. بەڵام کاک خالید بوونی ئەم حزبانی ڕۆژهەڵاتی کوردستان لە هەرێمی کوردستانی عێراقدا بێکێشە نییە. ئەڵبەتە من ئەمێ لە زاری جەنابتەوە بزانم بوونتان لە هەرێمی کوردستانە چی پێبەخشیون و چی لێسەندوونەتەوە؟ من ئارەزوم دەکرد وەزعیەتی ئێران و وەزعیەتی ڕۆژهەڵاتی کوردستان زۆرێک باە هەرگز بنکە و بارەگاکانی ئێمە لە هیچ شوێنێکی دیکەی دەرەوەی ئێران یا کوردستانی ئێران نەبایە. بەڵام تەبیعەتەن ژیانی سیاسی ئێستای ئێمە کە لەوێینە ژیانێکە بۆ خۆمان هەڵمان نەبژاردەوە و ئارەزومان دەکرد کە لە مۆقعەتێکی باشتر دابین. بۆیە ئەو ژیانێک کە ئێستا هەمانە سەرکردایەتی حیزبەکان کە لەوێنە بەشێکی زۆر لە ئەندامانمان لە دەرەوەی وڵاتن ئێمە لە دەرێڕا بڵم لە هەرێمی کوردستان و لە ئوروپارە بە زۆرێک مدیریەتی فعالیەتی مەدەنی و سیاسی ئەندامان و کادرەکانی خۆمان و لایەنگران و کۆمەڵانی خەڵک دەکەین. ئەوە بۆ خۆی ئێستا بۆ حاڵی ئێمە شتێکی خراپ نییە بەڵام هەروەشی ئاماژەم پێدا ئەوە بۆ خۆمان ئێمە ئەومان هەڵ نەبژاردووە. بۆ خۆتان هەڵتان نەبژاردووە بەڵام وەکو لە پرسیاری پێشووشە باسم کرد ڕوبەڕووی زۆر کێشە بوونەتەوە لە ناو هەرێمی کوردستانی عێراقدا ینی دواترینیشیان ئەوەی کە ئەشکرا بووە دۆسەی مستەفا سەلیمی بووە. زۆر لایەن هەن لە حزبەکانی ڕۆژهەڵات ئاماژە بەوە دەکەن دەڵێن لە ناو هەرێمی کوردستانی عێراقدا گیراوەتەوە و ڕادەست کراوە. هەڵوێستان چی بۆ لەسەرەوە؟ حیزبی دموکراتی کوردستان لە ڕاگەیاندراوێت کە لەلایەن دەفتەری سیاسی بڵاوبووە لە پەیوەندی لەگەڵ ئەوەدا زۆر شەفاف و زۆر سەریع مەوزوعەکەی باس کردووە. یەکەم ڕادەست کراوەتەوە یا دەڵەن ڕادەست کراوەتەوە لەوێشدا هەر ئاوا کوتراوە بە شتێکی باشی نازانین. دووهەم تا ئەوجەی پەیوەندی بەو ڕووداوە هەیە ئێمە لە ئیتلایی دەفتەری سیاسی ڕوومان لە حکوومەتی هەرێمی کوردستانە و داوامان لە حکوومەتی هەرێمی کوردستان کردو پێدا چوون بەسەر ئەو مەسئلەیەدا بکە لە ڕوانگەی ئێمەوە حکوومەتی هەرێمی کوردستان هەیە، هێزی پێشمەرگەی هەیە، ئاسایشی هەیە، موەسساتی حکوومەتی هەیە. بۆیە ئێمە وەک حیزبی دموکراتی کوردستان کە لە هەرێمی کوردستانین لە ڕاستیدا تەعامل لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین، لەگەڵ هیچ حیزبێکی سیاسی باشووری کوردستان ناکەین باوجودی وەی کە علاقاتمان لەگەڵ هەموو حیزبەکانی باشووری کوردستان بە خۆشیەوە زۆر باش و خۆشە. کاک خالید دوا پرسیارم بەداخەوە کاتی بەرنامەکەم مەودام نادا زۆر بە کورتی پێم بڵێ بۆ خۆت دەزانی لە ساڵی 1990ەوە ڕووداوی هاوشێوە زۆر بوون لە نێوان هەرێمی کوردستانی عێراق و لایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستاندا. ئەگەر ئەم جۆرە ڕووداوانە بەردەوام بێ دەتانگەیەنێتە ئەو بڕوایەی کە ئیتر پێویستە بنکە و بارەگاکانتان بەرنەوە بۆ ناو ڕۆژهەڵاتی کوردستان؟ تەبیعەتەن لەبەر چاوگرتنی ئەو ئاڵوگۆڕانەی کە لە داهاتوودا دێنە گۆڕێ ئێمە بەرامبەر بە هەمووی ئەو سێناریوە پێشبینی نەکراوانە بێگومان سیاست و بۆ چوون و هەڵوێستی خۆمانمان دەبێت. بەڵام تا ئەو کاتێک کە ئێمە لە باشووری کوردستان بین ڕێز و احترامان بۆ سەروەری حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت و استراتێژی ئێمە ئەوەیە لە چەند و چۆلی تەعاملی خۆمان و لە خەبات و تێکۆشانی خۆمان لە دژی کۆماری ئیسلامی بە هیچ جۆر نەبین بە ئەسناوی سەرێشە و مشکلات بۆ حکوومەتی هەرێمی کوردستان. بەڵام ئایا لە داهاتوودا وەزعیەتەکە چی لێ دێتەوە؟ من خۆشببین و گەشتبینم
انتخابات و تێکۆشانی کۆمەڵانی خەڵک لە نێو خۆی وڵات و ئێران بەگشتی لە دژی کۆماری ئیسلامی ئەو موقعیەتی کۆماری ئیسلامی هەیەی وەک ڕابردوو نامێنێ و بە هیوای ئەوەی موقعیەتێکی باشتر بێتە بۆ پێشێ و لەو حاڵەتەدا وەزیفە و ئەرچی حیزبەکانی کوردستانی ئێرانە دقیقەن لەو شوێنە بن کە ئی ئەوانە لە بژ ڕۆژهەڵاتی کوردستانە. کاک خالید سوپاسە دەکەم بۆ بەشداریت لە بەرنامەی ئەمڕۆی چاوی واشنگتندا سوپاس و پێزانینم. زۆر سپاس بۆ ئێوەش. هەڵبەتە ئازیزانم سوپاسم بۆ ئێوەی ئازیزە کە تا ئێستا لەگەڵماندا ماونەتەوە تا بەرنامەیەکی نوێی چاوی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە و هی خۆشم بەڵێن ساڵح بەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جێتان بێت.